لە ڕاستیە کاریگەری بەجێ هێڵێ دەست دەکات کێشانەوەی سەرۆکی حکوومەت چونکە حکوومەتەکە بێ حکوومەتی کاربڕەکەر و حکوومەتی کاربڕەکەریش ناتوانێت یاسای موازنە بنێرە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕەنگە نەشتوانێت ڕێککەوتنێکی ڕێککەوتن واژۆ بکات. بۆیە ئەمە کاریگەریە بێت لەسەر ئەو دانووسانانی کە لە ماوەی ڕابردوو ئەنجام دراون تا ئەو کاتی کە حکوومەتێکی تازە دروستە بێ و قانونی موازنەی تازە دێتە پەرلەمان. قانونی موازنەی 2019 بەرکارە بێ بۆ 2020 مانگانە بەپی قانونی موازنەی 2019 ئەڕوا، بەڵام ئەمە سەرجەم کێشەکانی عێراق هێنێتەوە بەرباس و خواست، یعنی ئێستا لە عێراقا دەست لە کارکێشانەوەی حکوومەت. پێم وابێت ئەوەش دیسانەوەی کێگە بێت لەو مەلەفانەی کە بە هەڵپەسێرایی ئەمێنێتەوە. هیوادارم کە بەو شێوەیە نەبێت ڕێککەوتنەکە ئەنجام بدرێ، بەڵام هەر حکوومەتێکی تازە بێتە سەرکار ئەتوانێت پابند نەبێت بەو ڕێککەوتنەوە، چونکە ئێستا حکوومەتێک ترە بێتە حکوومەتی کاربڕەکەر. پێویستە کات ڕێککەوتن لەگەڵ ئەو حکوومەتە بکرێت کە یێتە سەرکار و ڕەزامەندی کورد لەسەر ئەو حکوومەتە پێیوەست بێ بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. خۆی تا ئێستا نوێنەرایەتیەکی وازەح بۆ خۆپیشاندەران نییە تا بڵێن ئەمە داخوازی خۆپیشاندەرانە، بەڵام چەند داخوازی نامەیەک بە ناوی خۆپیشاندەرانەوە هاتووتە دەر کە لە بەشێک لەوانەیە مەسەلەی هەمواری دەستوری تایە، بەڵام ئەمواری دەستوری تەنها داخوازی خۆپیشاندەران نەبووە، بەڵکو پێشەوە لە سەرەتایی نووسینەوەی دەستور داخوازی سوننەکان بوو، ئێستا داخوازی بەشێک لە شیعەکانە، یعنی ناتوانانی بە تاواتی بڵێ ئەمە داخوازی خۆپیشاندەرانە، بەڵکو ڕەنگە داخوازی هەندێک هێز و لایەنی سیاسی تریش بێت. لە ڕاستیە ئێستا لە دەستپێکی کارەکانی خۆمانین، ڕای بیرۆڕای چین و توێژ جیاوازەکانی کۆمەڵگە وەرەگیرێ و ڕای خەڵکانی پسپۆر وەرەگیرێ بۆ هەموارە دەستوریەکان و دوایی دەستەکەین بە چوونە ناو دانوستان سەبارەت بە بەو بڕگە و مادانی کە پێویستە کات هەموار بکرێن. ڕاستی ئەوە وەساوەتە سەرەوەی هەموو لایەک داخوازی هەیە، مەسەڵەن عەرەبی سوننە داخوازی هەیە، عەرەبی شیعە داخوازی هەیە، کوردیش پێویستە کات خۆی بۆ خۆی داخوازی تایبەت بە خۆی هەبێ و هەوڵی چەسپاندنی داخوازیەکانی خۆی بات و بە دەستێکی پڕۆ بچێتە سەر مێزی دانووسانەکان و ئەمە پێویستی بە ئیشکردن هەیە لەسەر سێ ئاستی لیژنە دەستوریەکە و یعنی هاوکاریکردنی لیژنە دەستوریەکە بە تایبەتی نوێنەرانی کورد لە لیژنە دەستوریەکە، ئاستی دانوستان لەگەڵ لایەنەکانی تری عێراق سەبارەت بە مەلەفە هەڵپەسێراوەکانی نێوان هەرێم و بەغا و ئاستی سێم ئاستی چاکسازیە لە ناوخۆی هەرێمی کوردستان کە بۆ ئەوەی خەڵک لەگەڵ سیاست ئاشت بکرێتەوە، چونکە سەرمایی ئێمە لەم هەموارە دەستوریانە بۆ ڕەفسکردنی هەر هەموارێکی دەستوری کە لە قازانجی خەڵکی کوردستان نەبێت دەنگی خەڵکە، بۆیە لەسەر ئەم سێ ئاستە پێویستە کات کار بکرێ و پێم وایە ئەگەر بە شێوەیەکی دروست کار بکرێ بە دڵنیاییەوە مەترسیەکان دەتوانین بیگۆڕین بۆ دەرفەت، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بە شێوازێکی ئامادە و شێوەیەکی ڕێکوپێک نەچینە ناو ئەم پرسەوە بە دڵنیاییەوە مەترسی هەیە. مادەی 140 مەترسی لەسرە و ینی کیانی هەرێمی کوردستان مەترسی ئەو تۆی لەسەر نییە، شێوازی دابشکردنی سەلاحیات لە بینی هەرێم و بەغدا ئەمانە هەندێک بابەتە بن کە مەترسی لەسەر بەوە کە کورد باش خۆی حازرکە لەسەر ئەو سێ ئاستەی باسم کرد، کارکردنی فەنی لە لیژنە دەستوریەکە، دانوستان، چاکسازی ناوخۆیی و ئاشکردنەوەی خەڵک. بۆ نمونە کورد دەتوانێت پێداگری لەسەرەوە بکات کە حکمی اتحادی لە عێراق تەواو بکرێ، هیچ حکمێکی اتحادی لە دنیا نییە کە ئەنجومەنی فدرالی تێدا نەبێ، هیچ دەوڵەتێکی اتحادی لە دنیا نییە کە تەنها یەک هەرێمی فدرالی تیا هەبێت. کورد پێویستە کات بۆ نمونە لەم بوارەیە پێداگری بکە، لە مەسەلەی مادەی 140 کورد دەتوانێت پێداگری بکە، دەستوری عێراق نەیتوانی ببێتە هۆی چارەسەرکردنی پرسی ناوچە جەناکۆکەکان و تا ئەسش تعریب لە ناوچە جەناکۆکەکان بەردەوامە. کورد چیە توانێت بکە بۆ ئەوەی کە ئەمە بە شێوەیەکی تر مامەڕی لەگەڵا بکرێت، یعنی ئەمە کۆمەڵێک بابەتن کە ئەتوان ڕێیشی لەسەر